ئامادەکاریەکان بە پێشەنگە نێودەوڵەتی سلێمانی لە چاو ساڵی پار و پێشەنگەکانی ترا ئامادەکاری زۆر جیاواز کراوە. یەکەم لە ڕۆی هونەری و تەکنیکیەوە هەوڵدراوە کەمترین کەم و کورتی هەبێت، پاشان لە ڕۆی هەمە جۆرکردنی وڵاتانی بەشدار بووەوە سەرباری دۆخی کۆرۆنا. ئەمساڵ ئەو وڵاتانی بەشدارن لەگەڵمانە ژمارەیان زۆرترە لە وڵاتانی کە پار لەگەڵمانە بەشدار بوون لە چاو خولی یەکەمە، بۆ ژمارە و دارنەشتانی کە ئەمساڵ لەگەڵمان بەشدارن لە چاو پارەکە زۆرترە. وارەوەها ئەو زمانانەی کە بەشدارن لە پێشەنگای ژمارەیان زیاترە، وهروە کوردانی هەر چوار پارچە بەشدارن لەگەڵمانە. لە پاڵامای ئەمساڵ دوو چالاکی بەڕێوە ئەچێکیان بریتە لە پێشەنگای نێودەوڵەتی کتێبێکیان بریتە لە ئیفتتاحی هۆڵی VIP کە جەنابەت ئاگاداری ئەم هۆڵە تایبەتە بە پێشەنگایەکی تر کە بریتە لە فرۆشی ڕاستەوخۆی کاڵا و بەرووبوومە ناوخۆیەکان و دەرەکیەکان لە پێشەنگایە.